بەڵێ بەرەزان هەر سەبارەت بەم بابەتە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر گروپە چەکدارەکان لە عێراق و لە سووریا ئێمە دوو میوانمان لەگەڵدایە لەگەڵ هەردوو میوانەکەمان لە دوو ڕووی جیاوازەوە پرس لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکانمان زۆر بەڕێز غانم عابد شرۆڤەکاری سیاسی و ئەمنی کە ڕاستەوخۆ لە سەودای ژووری هەواڵ لە لامان میوانە، هەروەها ریچارد وایدز بەڕێوەبەری سەنتەری شیکاری سیاسی و سەربازی لە پەیمانگای هدسن کە ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە. هەردووکتان زۆر بەخێر بێن، زۆر سوپاس. سەرەتا دێنە لای بەڕێز ریچارد. بەڕێز ریچارد، دوای هێرشەکانی ئەمریکا بۆ سەر عێراق و سووریا پێت وایە جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست فراوان بووە؟ هێشتا زووە ئەمە بڵین، چونکە نیاز و مەبەستی ئامانجەکان ئەوە بووە کە گرژەکان فراوانتر نەبن، بەڵکو بە پێچوانە ویستویانە گرژەکان کەمتر بکەنەوە، هێرشەکان ڕابگرن، هێرشی زیاتر مەبەستم. بۆیە ئەمە ئامانجی ئەمریکا لە هێرشەکان لە سووریا، لە عێراق و لەسەر سنوورەکانی ئەو وڵاتانە کە چەند ئامانجێک پێکراون بۆ ئەوە بووە کە میلیشیاکانی سەر بە ئێران ئەم هێرشانەی پێشووتریان ڕابگرن، هێرشە درۆنی و مۆشەکیەکانیان. بەڵام نازانین ئایا کەم دەبنەوە یان نا. زۆر باشە، زۆر باشە بەڕێز ریچارد. بابێنێ لای بەڕێز عابد کە لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامانە. بەڕێز عابد، ئەمریکا دەڵێ ئێمە عێراقمان ئاگادار کردوێتەوە لەم هێرشانە، عێراقیش دەڵێ ئاگادار نەکراوینەتەوە. خوێندنەوەتان بۆ دوو قسەیە چییە؟ نعم، تحية طيبة. ڕاستەکەی زۆرێک لە دژوازی هەیە، زۆرێک لە نادیاری هەیە لە هەڵوێستەکانی حکوومەتی عراقی بە دیاریکراوی، بەڵام ئەگەڵ بینە سەر ئەوەی کە ڕوویداوە بەر لە هێرشەکە ماوەی 3 یاخود 4 ڕۆژ بەر لە ئێستا لە پڕ فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا لە کارکەوت کاتژمێر 7:08 شەو بوو. ئەو کاتە گوتیان زۆرێک لە چاکسازی دەکرێت یاخود چاکردنەوە دەکرێت، بەڵام هەندێک زانیاری دزەپێکراو دەڵێن کۆبنەوەیەکی ئەمریکا و عێراق بۆ لەو کاتەدا باسی لەو هێرشانە کردووە کە کراوەتە سەر ئەمریکا و کوژرانی ئەو سێ سەربازە لەسەر سنووری ئوردن و سووریا کوژراون. لەو کۆبوونەوەیەدا ئەمریکا بە عێراقی گوتووە و پەیامێکی بە حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی گەیاندووە سەبارەت بەم بابەتە. دوێنێ کاتێک ئەمریکا ئەم هێرشەی کردووە دوو لێدوانمان بینی. حکوومەتی عێراقی سەرکۆنەی هێرشەکەی کرد، لە بەرامبەردا کۆشکی سپی ئەمریکا دەڵێت کە ئێمە بە حکوومەتی عێراقمان گوتووە و لە هێرشەکە ئاگدارمان کردوێتەوە، کەواتە پێویستە حکوومەتەکەی سوودانی وەڵامی ئەم بابەتە بدەنەوە تاکو لایەنە سیاسەکان و شەقامی عێراقی ئاگدار بن. زۆر باشە. بەڕێز عابد، پێت وایە یعنی دوای ئەم هێرشەی ئەمریکا گروپە چەکدارەکان واز لە هێرشەکانیان دێنن یاخود بەردەوام دەبن؟ نەخێر، من پێم وانە لە هێرشەکانیان بوەستن، بەڵکو ژماری هێرشەکانیان زیاد دەکەن. ڕەنگە تەنیا ئامانجە لە مودە بنکەکانی ئەمریکا نەبێت، بەڵکو بۆ سەر هاوپەیمانانی ئەمریکاش بێت، وەکو هێرشەکانیان بۆ سەر هەرێمی کوردستان و هەروەها باڵێزخانەکان. ئەگەر بابەتەکە زیاتر پەرە بسێنێت من بەڕاستی بە دووری نابینم کە هێرش بکەنە سەر وڵاتانی کەنداویش. ئەگەر ئێمە تێبینیمان کردبێت دوێنێ لەگەڵ دەستپێکی زۆربوونی هێرشەکانی ئەمریکا جمود زۆڵێک هەبوو لە داعش لە پارێزگای ئەنبار و دیاریکرا. ئەمەش واتای ئەوەیە ئەو کاتەی ئەمریکا هەوڵی ئەوە دەدات کە ڕێگری لە میلیشەکانی سەر بە ئێران بکات، ئێرانیش لە بەرامبەردا بەرژەوەندی گەورەی هەیە و هەوڵ دەدات کە دەسەڵاتی خۆی لەم ناو سێپارێزێت و بەرگری لێ بکە بە دیاریکراوی لەسەر سنووری عێراق و سووریا، چونکە ئەم ناوچەیە شادەماری ئێرانەوە. ئێران لەو ڕێگەیەوە وزەی دەست دەکەوێت و ئامادە نییە دەستبەرداری ئەم شادەمارە ئابووری خۆی ببێت. دەبینی لە ساڵانی ڕابردوودا هەوڵی داوە کە زۆرترین وەبەرهێنان لەو ناوچێ بکات و زۆرترین بنیادنەوە. بەڕێز وایت، دەگەڕینەوە لای ئێوە. پێ دوای ئەم هێرشانە تەنها پەیامێکە بۆ گروپە چەکدارەکان یاخود بۆ ئەو وڵاتانش کە پشتگیری لە گروپە چەکدارەکان دەکەن؟
ئەمە بەدڵنیاییەوە ویستێتی چەند پەیامێک بنێرێ بە یەکەوە. پەیامی سەرەکی ئەوەیە کە میلیشیاکان و فەرماندەکانی میلیشیاکان کە دەبێت سزا بدرێن لە بەرامبەر کوشتنی خەڵکی ئەمریکا و ئەمریکا ئەوێت توانای ئەوانە کەم بکاتەوە و سەرکردەکانیان لە ناوبەرێ و زیاتر زیانیان پێ بگەێنێ. ئەمە پەیامێکە کە نێردراوە بۆ سوپای پازداران لە ئێران کە ئەوان کۆنتترۆڵی ئەو گروپانەی لەدەستە و پێیان بڵێ کە ئەم هێرشانە وا دەکات کە تواناکانی ئەوان کەم کاتەوە. ئەمە پەیامێکیشی تێدایە بۆ هاوپەیمان و دۆستەکان لە ناوچەکە وەکو ئیمارات، سعودیە و هەرێمی کوردستان کە قوربانی موشەکە بالیستیکیەکانی ئێران بووە کە مانگی ڕابردوو کردە سەر هەولێر. ئەمە پەیامە بۆ ئەوانیش ئەمریکا ئەیەوێ بڵێ کە من هاوڕێ و دۆستەکانم ئەپارێزم و لە هەمان کاتە پەیامێکەکە بۆ بەیژینگ بۆ نەیارەکانی دیکەی بەوەی کە بەڵێ ئێمە هاوپەیمانەکانمان دەپارێزین و پەیامێکشە بۆ گەلی ئەمریکا. زۆر باشە بەڕێز وایز، ئەگەر هێرشی گروپە چەکدارەکان بەردەوام بوو بۆ سەر بنکە و بارەگاکانی هاوپەیمانان و ئەمریکا، پێت وایە شەڕەکە فراوان دەبێت سەر دەکێشێ بۆ پێکدادانی سەربازی وەکو ساڵی 2003؟ پێم وانە وەکو 2003 بێت یاخود ئەوەی کە جەنابەت باست کرد، بەڵام ئەو کاتێک کە سەرۆک ترامپ هەندێک جار بژاردەیەکی هەڵبژارد کە گەورەترین فەرماندەی ئێرانی کوشت، من پێم وایە تێڕوانینی بایدن هەندێک جار جیاوازترە دەیەوێت کە بە شێوەیەکی زۆر سنووردار هێرش بکە و چەندین جاژ وتویانە نامانەوێ هێرش بکەنە سەر ئێران لە ناو سنوورەکانی خۆی و نەمانویستۆ فەرماندەکانیان بکەینە ئامانج. بۆیە پێم وابێ شتەکە وەکو خۆی دەمێنێتەوە بەو شێوەیە و لەوانەیە هێرشی دیکەشی بە دوادا دەبێت هەم لەلایەن میلیشیەکان و هەم لەلایەن با بڵێن ئەمریکاشەوە. زۆر باشە بەڕێز ئابێ دەگەڕینەوە لای ئێوە بۆ خۆت باش دەزانی عێراق وڵاتێکی سەقامگیر نییە. ئەگەر ئەم کارە و کاردانەوەکان بەردەوام بن، عێراق بەرەو چی دەڕوات؟ بارودۆخەکە زۆر ئالۆزە، زۆر ئالۆزە. ئەمە بارودۆخێکی سیاسی زۆر لاوازمان هەیە. هەموو لایەک دەزان کە حکوومەتەکەی سوودانی چۆن پێکێنراوە ململانەکان دابەشبوونەکان ئەوەی کە هەبووە جگەلەوەی ئێران هەمیشە هەوڵ دەدات کە گۆڕەپانی ململانەکان لەگەڵ ئەمریکا عێراق بێت، چونکە لە عێراقدا دەسەڵاتێکی بەهێزی ئەمریکا لە سووریا نییە، سووریا بەدەست هێناوە، ناوێ ئەوەی لە عێراقش هەیە ئەوەش لە دەست بدە. بارودۆخەکە زۆر مەترسیدارە، داهاتوێکی زۆر خراپمان لە بەردەمدا. ئەگەر بێت و هەڵوێستێکی توندمان نەبێت ئەوە شتی خراپ ڕوودەدات. پێویستە تەواوی میلیشیاکان لەسەر سنووری عێراق و سووریا بەر لە هەموو شتێک دوور بکەونەوە لەوێ نامێنن تاکو و سوپات جێگەیان بگرێتەوە. ئێمە پاسە بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەدەین بۆ ئەوەی بێت و ئەم گروپە سەکدارانە بردومان بکات و هێرشام بکەتە سەر. بەڵام لە بەرامبەردا ئێران ڕێگە بە عێراق نادات ئەم کارە بکات و هەمیشە هەوڵ دەدات کە لەو ناوچەیە بمێنێتەوە لە ژێردەستی ئەو دابێت سنووری عێراق و سووریا ناوچەی خۆی بێت. ئەمە شواتای ئەوەیە کە عێراق لە بەردەم داهاتوێکی نەنادیار و نەناسراودا ڕەنگە بەڕێز ئابد ئێوە پێتان وایە بەم جۆرە ئەگەر بەردەوام بێ عێراق لە جەنجێکەوە دەگلێ کە ئەو سەری دیار نییە و خوازیاریش نییە. من پێم وایە کە عێراق ئێستا بەرەو ئەوە هەنگاو دەنێت بەرەو مادەی حوتەم. ئەگەر بێتەوە عێراق بەردەوام بێت بەم شێوەیە و ئەم لە دەست دەرچوونە بەردەوام بێت بەدەست میلیشەکان بێت هەموو شتێک کە هەمیشە هەوڵ دەدەن دەسەڵاتی خۆیان بسەپێنن و دەست بەسەر
سەکی دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتدا بگرم منەوە بە دوور نابێنم کە ئەم میلیشیانە تەنانەت کودەتایەکیش بکەن لە نێو عێراقدا بە ئەوەی دەست بەسەر حکوومەت و دەسەڵاتدا بگرن لە ئەمان کاتدا من پێم وانە کە جیهان بەدەست میلیشیاکانەوە بەدەمیاندا دەنیشێت و سەیریان دەکات من وای دەبینم عێراق ئێستا زۆر نزیکە لەوەی بکەوێتە ژێر مادەی زۆر چاکە بەڕێز وایت دەگەڕێنەوە لای ئێوە میوانەکەمان بەڕێز عابد دەڵێ زۆر نزیکە عێراق بکەوێتەوە ژێر بەندی حوتەمی نەتەوە یەکگرتووەکان ئەگەر دۆخەکە ئاوا بەردەوام بێ ڕای ئێوە لەسەر ئەم بابەتە چییە؟ ئەمە پاشەکشەیەکی زۆر دیارە لەلایەن ئەمریکاوە من پێم وایە ئەو هێرشکردنە سەر ئەو ئامانجانە لە سووریا ئاسانتر بوو و ئەوانەی کە کراونەتە ئامانج دیارە کە کێ کراوەتە ئاماج بەڵام کێشەکە لە بابڵن هێرشەکانی لە عێراق زەحمەتتری کرد بۆ ئەوەی کە بۆ لەمە و دووە مانەوەی هێزەکانی لەو وڵاتە وەکو جاران من پێم وایە ئەمریکا لە جاران دۆخی خراپتر دەبێ واتە وای کرد کە بەڕاستە و خۆ جارێکی دیکە بکرێتەوە ئامانج هەرچەندە دەڵێ بەڕاوێش بووە لەگەڵ حکوومەتی عێراق و حکوومەتی عێراق دەڵێ ئاگدار نەکراوێتەوە دەبێ ئەمە یەکلا بێتەوە زۆر قسە هەیە زۆر گفتوگۆ هەیە کە دەبێ یەکلا بێتەوە بۆیە من زۆر قسە لەسەرەوە دەکرێت کە دۆخی ئەمریکا لە عێراق خراپتر دەبێ بۆیە ئەمە شتێکە کە دەبێ قسەی لەسەر بکرێ و من دڵنیام کە خەڵکی هەرێمی کوردستان دەیانەوێت کە هێزەکانی ئەمریکا بمێننەوە بەڵام ئەوانەی کە لەژێر هەژمونی ئەمریکادان نایانەوێ زۆر باشە بەڕێز وایت پێت وایە یعنی بەم دۆخەوە ئەوانەی لە قسەکانی ئێوە تێگەیشتم تا چەند ئەگەری کشانەوەی هێزەکانی ئەمریکا هەیە لە عێراق وایە بە زیانی ئەمریکا تەواو نابێت دەگەر کشایەوە ئەگەر حکوومەتی عێراق بە فەرمی داوا بکات کە دەبێ سوپای ئەمریکا بەجێ بێڵێ تا ئێستا ئەمەمان نەبینیوە تا ئێستا قسە هەبووە لەلایەن بەرپرسانی عێراقەوە دەیانەوێت کە ئەمریکا بچێتە دەرەوە و لە پەرلەمانیش قسەی لەسەر کراوە و دەنگی لەسەر درراوە بەڵام بە شێوەیەکی دیپلۆماسی و فەرمی نەبووە ئەگەر حکوومەتی عێراق بە فەرمی داوای لێ بکە بە دڵنیایە دەبێ ئەمریکا بکشێتەوە چونکە بەبێ ڕێگەپێدانی عێراق ناتوانێت بمێنێتەوە ئەگەر بڕیارەکە بەلای ئەمریکاوە بێ من پێم وایە ئیدارەی بایدن هێزەکانی خۆی لە عێراق دەهێڵێتەوە واتە نایەوێت کە ئەو کارەساتەی لە ئەفغانستان بەسەریاندا هەت جارێکی دیکە لە عێراق دووبارەی بکەنەوە و دۆخەکە زیاتر تێکچێت لە عێراق بۆیە و ئەوەی کە لە کابینەکەی پێشووتری ئۆباما و بایدنان ڕوویدا من پێم وایە ئەگەر ترامپ بێتە سەر دەسەڵات هەموو کادوتوێتی کە من دەمەوێت هێزەکانم لە سووریا بکشێنەوە و من پێم وایە لە ناوچەکانی دیکەش لەوانەیە قسەیەکی لەسەر بکات چونکە ئەمە وا دەکات کە میلیشیاکان هێندەی دیکە بەهێز بن و جارێکی دیکە هێرشکەنە سەر ئەمریکاوەتە بە دوای داعشدا ناچن واز لە داعش دەهێنن هەموو شەڕەکەیان دەبێتەوە شەڕی ئەمریکا زۆر باشە بەڕێز عابد ینی حکوومەتی عێراقی بۆ خۆت باش دەزانی هیچ دەسەڵاتێکی بەسەر گروپە چەکدارەکاندا نییە پێت وایە ینی عێراق ئەگەر داواش لە گروپە چەکدارەکان بکە بۆ ئەوەی کاردانەوەیان نەبێ جۆی لا ڕابگرن یاخود بە قسەیەوە بکەن ئەگەر نەیان کرد چی ڕوەدات من بڕوام وایە ئەو میلیشیانە دەتوانن بەڕێز سوودانی لە کار دوور بخەنەوە وا لێ بکەن دەستەکار بکێشێتەوە و سوودانی ناتوانێت ڕێگری لەو میلیشیانە بکات کە هێرشەکانیان بۆ سێن بۆ سەربنکەکانی ئەمریکا تەنانەت ئێرانیش ئەمڕۆ کۆنتترۆلی بەشێک لەو میلیشیانەی لەدەستدەوە ناتوانێت وەکو پێویست کۆنتترۆلیان کە ئێران کاتێک سوکەوت دەکات وەکو دەوڵەت سوکەوت دەکات میلیشیاکان بۆ بەرژەوەندی خۆی ئاڕاستە دەکات و تەرخانیان دەکات بەڵام لەمەوەی 3 ساڵی ڕابردوودا ئێران خۆی تێبینی ئەوەی کردووە کە ئەو میلیشیانە
لەگەڵ ویست و حەزەکانی خۆی ناگونجێت بۆیە ئێستا جێگرەوەیەکی هێناوە کۆمەڵێک میلیشای دەستە بژێر کردووە جیا لەو میلیشیانێک ئێمە ئێستا دەیان نەسین بۆیە ئەو میلیشیانێک ئێستا بڕیار دەردەکەن لە دەرەوەی دەسەڵاتی هەموو لایەکە ڕەنگە عێراق ببەنە ناو تونێلێکی تاریکەوە و هێرش بکەنە سەر چەند شوێنێک وا بکات کە ئەنجومەنی ئاسایش وا بڵێت کە عێراق سپۆنسەری تیرۆری کردو و گروپانە تیرۆرستین ئەوەی کە ئەم میلیشیانە دەیکەن من پێم وایە لایەنێک نییە بتوانێت کۆنتڕۆلی ئەم میلیشیانە بکات و بیان وەستێنێت چونکە ئەم میلیشیانە ئێستا وای دەبینن کە تەنیا سەری ئەوان بازی ڕێکەوتنی ئەمریکا و ئێران و وەروەها ڕێکەوتنی ئەمریکا و عێراقە بۆیە لە ئێستا ئەوان ئەو زۆرە متمانەیان نییە لەگەڵ هیچ لایەنێک نە ئەمریکا نە ئێران زۆر باشە بەڕێز عابد یعنی ئێوە واتان لە قسەکان ئەوەی تێگەیشتن باشە ئەگەر حکوومەتەکەی عێراق حکوومەتەکەی سوودانی تەحمل نەکا و بڕووکێ یان لاچێ بۆ هەر هۆکارێک بێ ئەو کاتە عێراق لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری لە ڕووی ئابووری لە ڕووی سەقامگیریەوە بەرەو تونێلێکی داخراو ناچێت بەدڵنیایەوە ئەمڕۆ وەکو هەموو لایەک دەزانێت بارودۆخی سیاسی عێراق زۆر لاوازە جۆرێک لە نەگونجان هەیە لە نێوان لایەنە سیاسیەکاندا ئەوان لە پرۆسەی سیاسیدان ڕاجیایی و جیاوازی هەیە لە نێوان ئەوانەی خودی حکوومەتیشیان پێکەناوە حکوومەتەکەی سوودانی بەڵێنی ئەوەی داوە کە داواکاریەکان نێوماڵی سونی و کوردی جێبەجێ بکات بەڵام تاکو ئێستا هیچ کامیانی جێبەجێ نەکردووە ئەمەش واتای ئەوەیە کە حکوومەت لە بنەڕەتدا لە بارودۆخێکی لاوازدا هەر کێشێک یاخود هەر شێویەک ڕوو بدات لە نێو عێراقدا وای دەبینم کە یەکەم کەس کە بازەکەی دەدات حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانیە لە بەرامبەر دووشتا دەبێت یان ئەوێ دەستە کار بکێشێتەوە یان ئەوێ لایەنە سیاسەکان لە دەسەڵات دووری بخەنەوە چونکە سەرۆکوەزیران سوودانی تاکو ئێستا نەیتوانیوە کۆنتڕۆلی ئەو میلیشیانە بکات ئەگەر ئەم بارودۆخەش بەردەوام بێت وەکو لە لێدوانی میلیشەکان دەیبینین من پێم وایە عێراق دەبەنە بارودۆخێکی خراپەوە دواتر کێشێکە تەنیا کێشەی میلیشیاکان لەگەڵ ئەمریکا نییە لە نێو عێراقدا بەلکو لە عێراق کێشەی دیکە گەلک زۆر هەیە ئێمە بیرمان نەچێ داعش لە ڕێگەی کێشە سیاسەکانەوە هەنەسەدات ئێمە لە کەمپی هۆڵ نزیکەی 30,000 کەسمان هەیە لەگەڵ خێزانەکانیان لەلایەن قەسەدە 5,000 کەسمان هەیە کە سەرکردای داعش لای ئەوان دەستگیر کراون لەگەڵ ئەو ململانەی لە سەر سنووری سووریا هەیە من پێم وایە ڕەنگە بە شێوازێک لە شێوەکان بواری ئەوە بە داعش بدەن دووبارە هەناسە بدەنەوە دەست بە زموزۆر بکەنەوە یان بە شکانی زیندان و گفتخانەکان یان بە ڕێکەوتن لەگەڵ لایەنێک زۆر باشە زۆر بەڕێز غانم عابد شڕۆڤەکاری سیاسی و ئەمنی ڕاستەوخۆ لە سوێدۆژووری هەواڵە لە مام و هەروەها زۆر بەڕێز ڕیچارد وایس بەڕێوەبەری سەنتەری شیکاری سیاسی و سەربازی لە پایمانگای هەدسۆن ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ هەردووکان سوپاس بۆیەوە